من لە پێنجی بەیانەوە برا گەورەکەم لە پێنجی بەیانەوە لێرەم بۆچی لە پێنج بەیانەوە لەبەرەوە هاتوون کە سەرمان بەرکەوێت و شەڵا معاشەکەمان وەرگرین بین بەکرێ خانوو وەرتان گرتووە وەرمان نەگرتووە ئێوە ئەمڕۆ جادەکەتان داخستۆ بۆچی جادەمان داخستۆ لەبەرەوەی معاشەکەمان بێنێ معاشەکەشمان ئاوا لێەکەن ئەو سەعات دوانزەی لە پێنجەوە نێتایسە بەبێ نان و بەبێ ئاو هاتوینەتە بەر سەر جادە هیچمان بۆ ناکەن ئەڵام حکومە لا لەسەر ئەو کورسیە میلەت هەمووی برسیە ئەڵام حکومە ڕسوابی ئەڵام کارتی یەکێتی بڕوخی وەکو ئەم میلەتەتان ئاوە تەوساندە و ئەم میلەتەتان ئاوە ڕسواکردن یەخوا ڕسوابن لە سەعات پێنجی بەیانێ بەسەر ستێ من لێرەم باشە چیتان پێڵن چی جوابیان چیمان پێڵە وازەکەی گایبینی کاکەجار چیمان پێڵە هەموو بانقەکانی تر معاشیان وەرگر ئەم بانقەنیە عەلە دواوەیە ئێوە لە کێو موچەدان وەرنەگرتووە سێمانە وەرمان نەگرتووە لە موچەکەی ئەو موچەیشی من 220 خانەنشینم لە مەکتەب بووم فەراز بووم بەرپەی تەلەبە مامۆسام پاکرۆتەوە بیزانە ساڵ بەرپەی مامۆسا بە کیلۆ لە بەڕزانە خۆن من پاکمە کردەوە بۆ خێپارتیەکێتی نامانەیە با مەعاشیم چەند سەر بەخە باشە هەتا بینە قاقەمان چۆتە قوڕەوە وەڵڵی کاکە با پێ بڵم هەتا ماوی نەبێ مەچەڵکا خۆرە حکومەت بین هین بینە عەرەب باشە هەرەڵان 200 میلیارەکەی حکومە نەهاتووە هاتووە کاکە هاتووە بۆ نەهاتووە درۆکە نایەن بەسە ماچین ڕەبی موشەچێکی ئێرانیان بۆ بێ بخاتی ئەو قورآن بۆ هەولێر هەردووچیان نابەرێ خوار کوڕی مام جەلال کوڕ مەسوود بەرزانیش ئارەسەر ڕاپەڕینێکیان پێویستە ژن و پیا قۆڵیان لێ هەڵکە و دەریان پەڕێنە